Уважаемые коллеги, добрый день. پەسەندکردن و بڵاوکردنەوەی پلانی استراتیژی سیاسەتی دەرەوەی رووسیای فیدراڵی جارێکی دیکە جیهانی بەسەر دوو بەرەدا دابەش کردەوە. زاراوەی جەنگی تێکەڵ جێگەی جەنگی ساردی گرتەوە. لا پلان نوێکەدا رووسیا دەیەوێت ناوچەکانی هەژمونی هەمەلانی خۆی لە جیهاندا فراوان بکات. ئەو پلانە نوێیە لەلایەن ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا پەسەند کرا. دەیەوێت لەسەر بنەمای متمانە و بەرژەوەندی هاوبەشی گشتگیر لەگەڵ وڵاتانی ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست. لەوانەش ئێران، سووریا، تورکیا و سعودیا و میسر و وڵاتانی دیکەی ئەندامی ڕێکخراوی هاریکاری ئیسلامی پەیوەندیەکانی پەرە پێ بدات. ئەمەش لە سەربنەمای سەروەری هەڵوێستی بنیاتنەرانەی ئەو وڵاتانە بەرامبەر بە رووسیای فیدراڵ. سیاسەتە نوێکە پێویستی بەو هاوپەیمانانە هەیە کە متمانیان بکرێتە سەر لە پاراستنی ئاسایش و سەقامگیری و بتوانن گرفتە ئابوووریەکان لەسەر ئاستی جیهانی و ناوچەیی چارەسەر بکەن. ئەو وڵاتانەش وڵاتانی سەر بە شارەسانێتی ئیسلامی هاوڕێن. بەڵگەنامەکە ئاماژە بۆ دەکاتە وڵاتانە ئاسوویەکی فراوان لە بەردەمیاندایە بۆ ئەوەی کە بمنە سەنتەرێکی سربەخۆی گەشەی جیهانی. بۆیە رووسیا دەیەوێت لەگەڵ یاندا لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش و پاراستنی ڕێگەزە کۆمەڵاتی و سیاسی و با ئەخلاقی و ڕۆحیەکان پەیوەندیەکانی لەگەڵ یاندا گەشە پێ بدات. لەو بارەیەوە ناوی ڕێکخراوی کۆمکاری عەرەبی و ئەنجومەنی یاریکاری کەنداوی عەرەب یان فارس وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا و باشووری خۆرهەڵاتی ئاسیا و ناوچەی ئاسیان دەهێنێت. بە هەمان شێوەش ئاماژە بە دیالۆگی نێوان فەرهەنگ و ئاینەکان دەکات لەگەڵ یەخستنی هەوڵەکان بۆ پاراستنی باکان و دژاتی ڕق و کینە بەرامبەر بە ئیسلام. استراتیژە نوێکەی جەخت لەوە دەکاتەوە کە پێویستە بە شێوەیەکی پلە بە پلە و بەردەوام سیستەمی یاسای نێودەوڵەتی چاک بکرێت. شڕۆڤەکارانی خۆراوە بڕوایان وایە استراتیژە نوێکەی رووسیا دەری دەخات جیاوازەیەکی گەورە لە پەیوەندیەکانی نێوان مۆسکۆ و خۆر ئاوادا دروست بووە. وایە رووسیا زیاتر ڕووی کردووەتە چین و هند و خۆرهەڵاتی ناوەڕاست چونکە مۆسکۆ هەژمونی خۆراوە باڕەشە لە بوونی خۆی لە قەڵەم دەدات. ڤالێری گراسیمۆڤی سەرۆکی ئەرکانی سوپای رووسیا دەیەک لەمەوبەر زاراوەی جەنگی تێکەڵی بەکارهێنا کە خۆراوە لە دژی رووسیای بەرپا کردووە. ئەمە لەو کاتەدا بوو کە مۆسکۆ لە ڕووخانی حکوومەتە پاشوەکانی دەترسا لە جۆرجیا و ئۆکرانیادا. ئێستاش خۆراوە هەمان زاراوە دژی رووسیا بەکاردایێنێت کە بە پێی شڕۆڤەی فرانس پرێس ئەو زاراوەیە جێگەی جەنگی ساردی گرتووەتەوە لە نێوان مۆسکۆ و ئەوانی دیکەدا. ئەندرێ کۆلیسنکۆڤ لە دامەزراوەی کارنیگی دەڵێت پۆتین هەروەکو ستالین بیر دەکاتەوە کە جیهان بەسەر ناوچەی هەژمونی وڵاتانی زلهێزدا دابەش بووە. هەر زلهێزێک زیاتر هاوپەیمان کۆبکاتەوە بەهێزتر دەبێت.